سابانی من برزا بگرم چی لەمە بکەم ئەمە کێ بۆمان تاویزەکات ئەمڕۆ وەکو وەکیلەکانی بورجەکان خاوەن بورجەکانی کەرکووک کێشەمان ئەوەیەکەوە ئەبێ بورجەکان بکوژێتەوە لە سێسیان بورجانە بێ هەمووی بکوژێنەوە بچنە سەر کێبڵی ئەردێکە هەم لە مەشروع وەتەنی هەم لە تاریخ سورەیە کێشە یەکەم ئەوەیەکەوە تۆ هەموو کەرکووک تەجیز نەکردو بە فایبەر تاوەکو بتوانی ئەم خەڵکانە هەمووی بخەیتە سەری کێشەی دووەم ئەوەیە تۆ دەرەوەی شارت هەیە دەرەوەی شار لەکوێ خدمە وەربگرێ و دووەم ئەوەیەکەوە ئێمە کتابمان تەقدیم کرد بۆ ڕێزی مەحافظ لەگەڵ مەحافظ ئێمە دانیشتین کاک ڕێبوارتەها ئەو داواکاریەکانمانی بەرز کردەوە هەم بۆ جیهەی ئەمنی هەم بۆ وەزارەتی ئیتصالات و تا ئێستا هیچ ڕەدێک نەبووە لە ئیشەکەمانە. ئێوە بۆچی زەرمەندە بنەگە بکرێ باسیەوەم زەرمەندی یەکەم ئێمەینکەوە لە 2005ەوە هەمومان خاوەن بورجەکانی ئەم بورجانەوە پاری خۆمان هەمی کراوە مەساریفێکی زۆر لەم بورجانەیە کراوە ئەوانەیە خۆی وەکو بڕانی ئەم ئینتەرنێتە ئەمە ئینتەرنێتە با بڵێن پێشوەختە ئاگادار نەکراونێتەوە هەیە ماڵان بۆیمان پڕەوە کردووە و ئیساکاڵن لە پڕەکان ئینتەرنێتەکە بڕێ دوایەوە دووەم شتش ئەمە ئینتەرنێتە ئەمەی ئەرزیەکە لەگەڵ ئەمە ئێمە جیاوازی ئەمە 7000 لەوان هەرزانترە کێشەکە خۆی لەوەیە دوایەوە خەڵکی کەرکووک زۆری گەڕکە کوردەکان موچیان لەسەر هەرێمە ئێمە بە ماگانەیان دەینێ با بڵێن لەگەڵ معاشە لەگەڵ موچەیە کە دێت 3 مانگە 4 مانگە و کاتە پارەکەمان بۆ دێن بەڵام ئەمان وانین ئەم ئەرزیەکە وانە یەکە و سەر چەک لیانە سەرێت هۆکارەکەشی بۆ ئاگەڕێتەوە کە ئەی بڕن ئەمە حتمما دامێک گەورە کراوە لە پشتۆ پارێک دراوە بۆیە ئەم ئینتەرنێتەمان لێ بڕن کە ئەشی بڕن باگە دەرمان بکەنەوە پێشوەختە پێمان بڵێن ئەمە کۆتایی پێهاتۆ داگر نەخوارەوە. تۆ جەناب تۆ خاوەن بورجێک نزیکەی چەندی مەسرەفت لەو بورج و ئەو ئامێر و پێداویستیانە کردووە بوو وڵی ئەگەر بیت خۆت تەسویری بکەی سێری بکەی نێزگەی دەور تقریبا 90 وەرەقەیەک بۆ دەفتەرێک ئەشای بورجم کڕیەوە بە کابینە و سبلتەوە سابانی من برزا بگرم چی لەمە بکەم ئەمە کێ بۆمان تاویزەکات ینی ئەمە وا لەو خەڵکاکەنەوە خەڵکە فێرەواکەن دوو لە ڕووی حازریان بڕێت دزی بکە یان ئیش خراپ بکەیت تۆ مائیشاتمان لەسەر ئەوەیە تۆم زەرەرە لە منەدەی ئەی بیر لەوە ناکەیتەوە ئەم خەڵکە دوای بە ئیش دابنیشێ بیر لە ڕێگای خراپەکاتەوە.